تەوەری دومی بەرنامەکەماندا باز لەوە دەکەین کە کۆسەر ئامادەکاری دەکرێت بۆ سێمین فیستیڤاڵی شەل و شەپک لە زاخۆک بەڕێوە دەچێت ساڵانە. ئەم فیستیڤاڵە کە فیستیڤاڵی شەل و شەپکە کە تایبەتمەندە بە جلی کوردی و نمایشی جلی و بەرگی کوردی تێدا دەکرێت. ئامان جلەی پاراستنی فەرهەنگی کوردی و کلتوری کوردی و ئەو مێژە جوانی کە کورد هەیەی لەگەڵ جلی کوردیدا ئامانجەکان لەینجا بەبزانین لەم فیستیڤاڵەدا کێ بەشداری دەکات ئایا تەنها لە زاخۆ بەشداری دەکەن یاخۆ لە ناوچەکانی تری زاخۆ بەشداری دەکەن. مە بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم فیستیڤاڵە میوانداری دڵخواز موسا بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری هونەری زاخۆ ئەنجامی لیژنەی ئامادەکاری فیستیڤاڵی جلی کوردی لە زاخۆ لەگەڵمانە. کاک دڵخواز سلااو لەبێ بەیانیت باش. سەرەتا دەمێت لەوە دەست پێ بکەم کە شەل و شەپک واتای چییە؟ سپاس بەیانە وا و هەمی بینەرە باش. شەل و شەپک جلکێکی کوردی یە ڕەسەن یە باژێرە زاخ و دەبەرە بەهدینە بشێوەیەکی گشتی بکارتینن لێ وەکو پێشەسازی زاخوت ئێت بەرهەمێنان. پترش 2000 ساڵایە ئەف جلکە زاخوت ئێت بەرهەمێنان چەند بنگەهێکێن سەرەکیên çêkirin û tevin restin û berhemhênan van cora cilûbergal zaxû. Armanca serekiya festîvalê giringîdan û parastina keltorê Kurdî bi şêweyekê giştî û şel û şapek bi şêweyekê taybetî ku bingehê wê serekî bajêrê zax we ji mareyeka mezin ya xelkê deverêt me bi şêweyekê giştî van cilûbergal berkin lê me têbînît kir ku هێدی تاڕادەیەکی بەرکردنا va cilûberga kêm bibî yani mehdûd bî ew kesên ev cilûbergel berkirîn. Supasî ve ev salasiyê ev festîvalê saz dikin ya cilûberga rengvedaneka baş nav xelkê daye heyî û kartîkirina wê li ser iqbala xelkê bol berkirina van cilûberga gelek guhorîn û bereb başî veçin. Bala kak Dilxwaz ئەمێ بزانم تەنها لە زاخۆ بەشدارن یا لە هەرمی کوردستان لە هەموو شوێنێکەوە بەشدارن ئەو میوانانی کە لە ناو فێستیڤاڵەکە یابن. بار و پێراژی و ئەف ساڵەژی ژمارەیەکە باش یا پەیوەندیات گەل گرۆپên هونەری گرۆپێ دەنگبێژی دکاندار مامۆستایên زانکوێ هەر چار پارچێت کوردستانی تێدا بەشدارن گرۆپên هونەرê millî خراسانê Kirmaşanê Kerkûk Hewlêr Diyarbekir Bedlîs Rojava beşdarin têda û gropê dengbêjiyê ji Zaxo ji Hewlêrê ji Hewraman ji Cizîrê û Şirnex û ji dîsa ji Rojava. Yani kak Dilxwaz festîvalەکە cigel lawê ke festîvalê cilûberga goranî û mosîqa û babetekani tirî tiyaya waya? Balê balê jimareyeka mezin ya xelkê têda beşdarin hemî texîrxwe yani gropê hunerê millî gropê dengbêjiyê dikandar spêdehiya panelên zanistî li ser mêjû û şêwazê dirostkirina şel û şapk û cilûbergên Kurdî heye qişla zax û anheya xwedê bernameyekê têr û tesel û tu jî hatiye amadekirî هەر ڕەهەندا خۆوەت گرتن. بەڵێ جام بە دیاریکراوی ڕێگویستم پرسیاری ئەوە بکەم ئایا جگەل لەو نمایشانەی کە ئەکرێت سەبارەت بە جلی کوردی پێش نمایشەکە یاخود دوای نمایشەکە هیچ پانەڵێکی زانستی باز لە مێژوو و کللتوری جلی کوردی بکرێت بۆ ئەوەی ئەو ناوچە جیاجەکانی تری کە بەشداری دەکەن لەم فیستیڤاڵەدا ئاشنا بن بە کللتور و مێژووی جلوبەرگی یەکتری هیچ بابەتێکی لەم بابەتە بتوانرێ ئەمە بکرێت؟ بله هر دو روز بیانی ساعت 10:30 القشلا زاخل نیوا سنتری باجری پانل زانستی و اکادمی اسلام مامستاین اکادمی دی ام پیشکش کرنه باکور و روشالات و باشور کردستان اشتدا بشدارن کتدا هر یکیش خلاصه که زاویه که تیشکی خستی سر مێژوو و شێواز و دابوونەریتên berkirina cilûbergên Kurdî û taybetî çemvekolîna katîne çêkên li ser şel û şapka û li ser devera zax û mêjûwa wê şêwazên berkirinê curên wê yanî me viyaya em terkîzê li ser şel û şapkê bikin çuka wekû cilkekê cilûbergekê Kurdiyê resen û ciyawazî li gel cilûbergên diyên heyîn xemleka ciwan yanî heybeteka van cilûberga de heyî beyaniyan ta saet 12 panelên zanistîne û êvariyan birgên hunerî piradelal dest pê dikin. Kak Dilxwaz panela zanistiyەکان چین ئەو بابەتانی کە لە ناو ئەم فێستیڤاڵەیە پێشکەشەکرێ ینی لەسەر چی بابەتێکن پانێڵەکان؟
پانێلەکان لەسەر شەلوشەبک و جلوبەرگی کوردین لەسەر مێژووی ئەم پێشەسازیە لەسەر شێوازی جلوبەرگانە لەسەر جیاوازی دەڤەر بۆ دەڤەر جیاوازی مۆدێلی جلوبەرگ لەم دەڤەرە بۆ ئەو دەڤەرە بە شێوەیەکی زانستی و مامۆستایانی زانکو ئەف کارەیەتکردین و وەکو ڤەکولینە زانستیە چێکردین مامۆستاش باکووری کوردستانی هاتین شڕۆژ هەڵاتی کوردستانی و باشووری کوردستانیش بەشدارن دوان پانەلی زانستی پانە هەیە خودی بەڵێ باسێکمان لەوە بۆ بکە کە ئێستا باست لە لایەنی بازرگانی و ئەم بابەتانی قوماشی زاخۆ کرد باسێکمان لە مێژوو مەزدەری ئەم قوماشانە بوو بکە وەک دەزانین لە زۆربەی ناوچەکانی ترەوە کە ئێوە هەناردەی ئەم قوماشە دەکەن بۆ دەرەوە خواستێکی زۆری لەسەرە لەم فستیڤالەدا باز لە مێژووی قوماشی زاخۆ ئەو مەزدەرەی ئایا چۆن دەنێرێتە دەرەوە باز لەم بابەتانە دەکەن بەڵێ چەند دانوستاندنێکی گەل کەسایەتیên دیارên شارەزاد وی مەجالیدا هاتینەکردن بۆ هەندێ بشێن ینی تیشکێ بێخنە سەر لایەنێ بازرگانیە وێ بۆ سوپاسی بە ئەڤا ساڵاسیە ئەم فستیڤالê سازت بکەن ینی ڕەهەندên وێ gelek بەلاو بینە سەرانسەری کوردستانê ڕێژەیە کرینێ و فرۆتنێ ناو بازارê زاخۆ و دەوروبەرên زاخۆژی ینی gelek زێدە بیە خەلکێمە ئەگەرێ ڕنگڤدانە و کاردانەوە vê فستیڤالê سەر خەلکێ ژمارەیەکە مەزڵ قەستا جهên جلوبەرگên کوردی kirîne تایبەت şelûşapik kirîne şelûşapkên zaxû dîroka wê zivirin bû pitirîş 2000 sala li vî bajarî tên sazkirine lî wextî li ser destê cihîk û hingê akircî bîne li bajarê zaxû piştî hingê ev pêşesaziya hêdî hatiye veguhastinê bû bira kiristiyanên devera zaxû û nûke jî her biravê me kiristiyan erkê serekiyê berhemhênana vê van şelûşapkal bînin il komelgeha Bêrsêvê li dewroberên zaxû dîsa ji li taxê kêstel nav senterê zaxû çendîn xêzan heriş wekû mîrat bi wan mayîne ji bav û bapîlê wana heta nûke jî mijîlî berhemhênana van curên şelûşapkanin tiştê here girîng vê festîvalê de ew ku ژمارەیەکە مەزن یا چالاکیە چارچوبê فستیڤالê de dayînkirinê yanî li danê êvariya saet 4 heta saet 6 li Kurdîşê Piradelal el Qişlê el Sîka Kevin ژمارەیەکە mezin ya grupê hunerê millî grupê musîqa gerok grupên geştiyaran yanî çalakiyên zindî û live Kurdîşê de dayînkirinê ji berî ku birgên serekiyên stêjî saet 6 êvarî de ên dest pêkirinê înşallah her du roj باشە کاک دڵخواست لەو فستیڤالەدا تەنها نمایشی جلوبەرگ دەکرێت یاخود جلوبەرگەکان دەفرۆشرێتەوە ژمارەیەک 20 دکانی هاتین ئامادەکردنێ ئەو هەمی باژێرên کوردستانی ینی هەرێما کوردستانی و باکوور و ڕۆژهەڵاتیش مایت بەشدارکردین تێدا هەرێکێ دکانێک دوو یەت وەرگرتین بۆ هەندێ هەم بۆ عەرزا جلوبەرگیت خوا هەم بۆ کڕین و فرۆتنێژی پار و پێرار ژی ئەو تەجروبەیەکە سەرکەفتی بی ژمارەیەکە باشە خەلکێ دکاندار و بازرگانên vî karî li vêrê amade bîn yanî gorey mezhemekî li gelwana ژمارەیەکە baş ya cilûbergên Kurdî hemiyên xaniman hemiyên zelama jî hatin firûtinê û xelkê ixbaleka mezin e ser wan ciha kir du gayetê tê de ek jî nimayişa cilûbergên wan devera li vêrê xelkê me aşina bebit bibîne diya duê jî yanî bazirganî bêbêtkirî kirîn û firûtina van cilûberga tê de hey înşaallah باشە کاک دڵخوازجا دەگوترێت لە زاخۆ کاتێک قاتێک دەبێت بیدووری 45 شەوی دەوێت جابزانی نەمە تا چەند ڕاستە و ئەگەر وایە بۆچی 45 شەوێت بۆ 45 شەو پێویستە بۆ تەواوکردنی یەقات ئەف خێزانێت vî karî dikin ewana amîretێt berhemînanê heyîn bêjnê tevin ristin tevin û ristin e yanî prosa 45 roja vet kêşit heta bes bit qumaş heta bit qumaş ew qumaşeş dîka bin def berdirûyekî xeyatekî bo wana şêwazê wî bibêt têdirînê bes prosa berhemînana vî qumaşî heriş wextê merez û keş piştê gît şûn û şehî dikin û rêsin û amîreyî dikin û bit ristin 45 roja vet kêşit çûnke rastî hemî jî karê destî ye yanî ne karê kargehên mezin e werşeyên biçîkin bes behra petir karê destî ye dest ev karê hemî têdkirinê ji ber hindê yanî mavê berhemînana wê nêzîkî 45 roja و حتی درینا ویجی یعنی برگدرو یانجی خیاط راستی وقتی زیرترش جلوبرگین دیان آسایی بیود بورین چون که طالبمندیه که هی و خیاطیاوی گلک هیله گلک وردکاریت ده هی هندی کاک دڵخواست لە ڕووی مانەوەی ئەو گەشتیار و میوانانەی کە سەردانی فێستیڤالەکەکەن یا خۆ شاری زاخۆکەن
هەموو ئامادەکاریەکتان کردووە بۆ لە ڕووی ئوتێل و مانەوە و خواردنەوەوانە یعنی بۆی گرفتان بۆ دروست نەبێت؟ ئەوانەی میێوانی فیستیڤالن ئەوانەی بەشداری فیستیڤال دەکەن هەمی حاضریت بۆ هاتینکردنێش لای مانەوە ئۆتێل مۆتێل خارن ڕێبەرێن گەشتیاری گەلوانە هەر گرروپێکی ڕێبەرێک دووی گەلوانە بۆ هەندێ ناوباژێریژی بگەڕینن و بۆ هەندێ ینی هاتنوچۆن و ئاسانکاریە بۆوان بکەن بشێن زی بگەهەنجێ چالاکی و بشێن وەکو ڕێبەر گەلوان بن چالاکیت ئەنجام بدەن ئامادەکاریت باش هاتینێکنێ چکۆ ژمارەیەکە مەزن یا گروپên هوەری گروپên هوەرێ ملی گروپên دەنگبێژی و میهوانên کەسایەتیên دیارên کوردستانی yên dewruberên me Bakur Rojhilat me daxwazkirîn bên wekû میهوانên fîstîvalê. بەڵێ دەست خۆش بۆ سپاس بۆ دڵخواز موسا بەڕێوبەری گشتی ڕۆشنبیری هوەری ناوخۆ ئەنجامی لیژنەی ئامادەکاری فیستیڤالی جلی کوردی کە لە زاخۆ لەگەڵمانە بوو. سپاس کاک دڵخواز.